تەنها 4 ڕۆژ دوای بڕارەکەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک پەرلەمانی عێراق بڕیاریدا ئاڵای کوردستان لەسەر دام و دەستگا حکوومیەکانی کەرکووک دابگیرێت و تەنها ئاڵای عێراق هەڵبکرێت. پرۆژە بڕیارەکەی کە لەلایەن پەرلەمانتارانی بەرەی تورکمانی پێشکەش کرابوو لە دانیشتنی پێنجشەمەی ڕابردووی پەرلەمانی عێراق بە دەنگدانی پەرلەمانتاران خرایە بەرنامەی دانیشتنی پەرلەمانەوە و لەو حاڵەتەشدا بەپێی پەیڕێوی ناوخۆی پەرلەمان هەرچەندە ئارام شێخ محەممەد کە لەسەر پشکی کورد جێگری سەرۆکی پەرلەمانی عێراقا بەڵام نەیتوانیوە ڤیتۆی بەرنامەی کاری دانیشتنەکە بکات. مەوزوعە پێشتر هێنرابوو وەکو داواکاری بخرێتە ناو جەدوەلی ئەعمالەوە ئێمە نەمان خستە ناو جەدوەلی ئەعمال و لەبەرەوەی مەشای بەڵام تەڵەبات چونکە دوو ڕێگە هەیە بۆ داخڵکردنی بۆ جەدوەلی ئەعمال ڕێگەیەکیان ڕێئاسەق دایانێ ڕێگەیەکی تریان ئەوەیە کە ڕێگەیەکی تریان ئەوەیە بە تەسویتی پەرلەمان داخڵەکرێت ئەمە دەنگی پەرلەمانی لەسەر درا ڕۆژی پێنجشەمە کە داخڵ کراوە ئەو ڕۆژە کۆتایی پێنەهێنراوە ئەمڕۆ بەداخەوە پەرلەمان دەنگی لەسەر ئەوەدا کە تەنها بێ عەلەمی عێراق لە کەرکووک تا چەند دەچێتە بواری جێبەجێکردن بڕیارە خۆ زۆر بڕیاری تر هەبووە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە ئەوە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و مەحافەزەی کەرکووکی ژەتوانن ڕێی خۆیانیان هەبێت لەو بارەیەوە. بڕیارەکەی پەرلەمانی عێراق پەرلەمانتارانی کوردی نیگەران کرد و سەرجەم فراکسیۆنە کوردستانیەکان بایکۆتی دانیشتنەکان کرد و ڕایانگەیان بڕیارەکە نایاساییە. پەرلەمانتارێکی پارتیش دەڵێت ئەوەی ڕوویدا پلانگێڕی بوو لەسەرشی بێدەنگ نابن. ئێمە تانە لەو بڕیارە دەدەین و دادگای اتحادی لەلایەن دادگای اتحادیەوە خەریکی سیغەی قانونیەک دروست بکەین بەڵام لە هەموو حالەتێکدا ئاڵای کوردستان هەڵکراوە و جارێکی تر ئاڵای کوردستان مەگەر بە خەون ئەوانە بیبینەوە لە هیچ شوێنێکی کوردستان بە کەرکووکی دڵی کوردستانیشەوە دانابەزێ تا پابند نابن ببڕێن بە تاکید پابند نابین. ئەوانەی پاڵپشتی هەڵکردنی ئاڵای کوردستان دەکەن لە کەرکووک و ئەوانەشی لە دژی وەستاونەتەوە یەکتر بە پابند نەبوون بە دەستورەوە تومەتبار دەکەن هەردوولایش سوورن لەسەر تانەدان لە بڕیارەکانی یەکتر لە دادگای فیدرالی. پەرلەمانتارێکی کوردیش دەڵێت پاشگەز نابنەوە لە بڕیار هەڵکردنی ئاڵای کوردستان لە کەرکووک. بڕیار ملزم نییە و مجلسی کەرکووک مجلسێکە بە قانونی عێراقی هەڵنەبژێراوە بە قانونی بریامەر هەڵبژێراوە خازع نییە بۆ قەراری پەرلەمان و ئەوە لە مداخلەیەکی قانونیشە ئاڵەخان ئەوەی بە پەرلەمان ڕاگەیان و دوژە ئەم سیغە قەرارە جەبهەی تورکمانی نووسێتی تەقدیمی کردووە ئێمە داوامان کرد بڕاتە لیجان نەیان بردە لیجان یعنی ئەوە فەقرەیەتری قانونیشی نەقسە ئێمە وەکو کورد التزام بەو قەرارە ناکەین. بڕیارەکەی پەرلەمانی عێراق دوای ئەوە دێت سێشەمەی ڕابردوو ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە زۆرینەی دەنگ بڕیاریدا بە هەڵکردنی ئاڵای کوردستان لەسەر دام و دەستگا حکوومیەکانی شارەکە. دوای دابڕانێکی زۆری نێوان فراکسیۆنە کوردیەکان دوجار ئاڵای کوردستان هەمویانی کۆکردەوە و خۆشیان دەڵێن ئەمەی کە ئەمڕۆ ڕوویدا موامەرە بوو قەتیش پابند نابن پێیەوە چونکە لە مێژە کورد وتویەتی ئەگەر سەرکەوتن عیبێک بێت ئەوە دابەزین دوانە. ئومێد محەممەد NRT باغداد.